وشەی نێر و مێ عفرەتبوون و پیابوون ناگەێنێت بەڵکو تەنها ڕەگەزە بەڵام وزەکانیان لەناو هەموماندا هەیە بە بڕێکی دیاریکرا و هاوسەنگینکردنیان پێویستە. سڵاو، من شەیمام ئەوڕۆهاتی نەوەلاتەن لاڵقەیەکی تازەی بەرنامەی گفتوگۆی کچە. ئەوڕۆ بابەتەکەمان جیاواز و تازەیە و ڕەسەرنجڕاکێشە بۆ هێندە لە گەنجەکانمان و کچەکان بە تایبەتی. لەگەڵ هاوڕێیانم باس لە وزەی مێینە و نێرینە دەکەین. مێینە بە تایبەتی میوانێکی عزیزمان لەگەڵ ئەوڕۆ نورخان شارەزا لە بواری گەشەپێدانی مرۆی. بەخێر هاتی نورخان. سپاس. ئەوڕۆ باس لە بابەتێکی تازە دەکەین کە وەکو کتە بۆ زۆربەی ئەو بنەوەی خۆمان تازەیە و بۆ کۆمەلگاکەمان بە تایبەتی بەخۆی پێما بێ هەر بەخۆی زانستێکی تازەیەوە نیە؟ ئەتوانین بڵین وەکو علمێک تازەیە بەڵام خۆی دەمێکە هەر هەبوو لە ئەزەلەوە هەر هەیە. وزەی مێینە کە تۆ بیزانیت خاصەتەن ئێمەی ئافرەت شتێکی زۆر مهمە و شتێکیش هەیە کە لەوە مهمتر کە ئێمە هەممان ئەبێ بیزانین ئەوەیە کە وزەی مێینە و نێرینەش لە هەموو شتێکا هەیە نەک بەس لە ئافرەت و لە پیاوە لە هەموو لە سائری مەخلوقاتە هەیە لە دنیاە لە هەوایە لە ئاوە لە ئاگرا لە ئێمە لە هەمووی هەیە. وەکو شەیماخان لە بیدایەت فەرمووی بەڵام بە نسبەیە تەفاوت ئەکا زیاد ئەکا و کەم ئەکا. بۆ ئافرەتێک کە وزەی مێینە ئەبێ نسبەیەکی با بڵێن یەکسانبوونی پێپیشان ئەدا ئەوەیە کە ئەبێ ١٨ وزەی مێینە بێ و ١20کەشی وزەی نێرینە بێ و بۆ با بڵێن نێرێکیش یاخود پیاوێک هەمان شتا کە ئەبێ ١٨ باشە. ئەگەر خاتونور ئەگەر ئەو زیاد و کەمی تێکەوت بۆ نمونە لە ئافرەتێک ئەو ١٨ بۆ 150 یاخود کەمتر یا زیاتر ئەوە چ خەلەلێک دروستەکە لە کەسەکەیە؟ پێشەوەی من بڵێم خەلەلەکە چی دروست ئەکا چین ئەو شتانەی وا ئەکەن کە تاقەکە بەرز بێت وزەکە بەرز بێت یان نزم بێت. خۆی وزەی مێینە ئەفعالە یعنی کردەوەی یعنی هەڵسوکەوتە یان شک هەبوونە وزە مێینە و هەبوونە وزەی نێرینە چیە هەرێکە بڕامانەکو چیا چیت کرد کارتێکردنێت کرد کارتێکردن ئەگەر خۆی کارتێکردنی زۆرە مەثەلەن ئەگەر هاتوو ئافرەتێک وزەی مێینەی بەرز بوو ئەوە ئەو کات سلوکی ئەگۆڕێ واتە هەڵسوکەوتی ئەگۆڕێت شکلی ئەگۆڕێت واقعی لە ژیانە ئەگۆڕێ و بگرە هەستەکانیشی لە ژوورەوە ئەخر ئەوە لە بەرەوە نیە چکە کەسەکە چۆن هەستەکە چۆن خۆی بینێ ئیتر ئەوش ئەبێتە ڕنگدانەوەی کە خەڵکی کەس چۆن تعاملی لەگەڵ کات چۆن ببینێت بۆیە گۆڕانکاری لە ڕوخسار و هەنێک جاروانیە هەنێک لەبەرەوەی بەداخەوە ئێڵێم لە کۆمەلگای ئێمەیە بە ئافرەت بوون ئەگەر من شکڵم جوان بێ ئەگەر جلێکی شیکم لەبەر بێ ئەگەر توانی بێتم هەنێ ڕوتوشێک بۆ دەم و چاوم بکەم ئەگەر مکیاج بێت یان بۆتۆکس و فلەر و ئەو شتانە بێت من ئیتر تەواو ئافرەتم یان ڕێکردنم یان تۆنی دەنگم ئێمە واستەکەین ئەمانە بە ئافرەت بێ بەڵام مێینە نییە یاخود هدوو بە ئافرەت بوون پیشان ئەدا بەڵام با بڵێن من خۆم ناسک بکەمەوەها ئیتر ئەو ناسک و نازداری کە ئیکا ئەو بەڕاستی بە ئافرەت بوون ناگەینێ داوای لە بردنەکەم کە ئەو قسەیە ئەەکەم بەڵام ئەمە واقعەکەیە هەنێک هەڵسوکەوت هەیە ئافرەت تاقەی استقبالە یعنی ئافرەت ئەبێ وەربگرێت ئەبێ پێشوازی بکات ئەبێ احتیوا بکات باوش ئەکات بە بەخشینەکان کە بۆی دێ و پیاو بە بەرامبەر تاقی چی هەیە؟ تاقی عەتائی هەیەواتە وزەی بەخشینی زۆرترە. نمونەیەکی بەسیط لەناو هەمومانە هەیە و لە هەموو ماڵەکانە ئێمە دایکمان هەیە کاتێک کە دایکت لە ماڵ نییە هەستەکەی ماڵەوە چۆنە هەستەکەی شڵەژاوە شتەکان هەمووی تێکەڵن لەسەریەک هەستەکەی هەمووی هاوارەکە کوا دایکم بۆ لەبەرەوەی تاقی احتیوائی هەیە وزەی احتیوا باوشت یاکە ئیتر وجودی دایکەکە خۆی بخۆی هەست بە ئەمانەکەیت بەڵام باوک سەیطەڕەیە باوک ئەمرە باوک ئەجندەی ئائیلەکەژینی ماڵەوەیە بزەبت دروست ئەکا وەرە لە مقابل بە بەرامبەری ئافرەتێک بهێنە ئەو کارانە ئەنجام بدات بە بەردەوامی کە پیاو ئەنجام نیەدا. شتێکیش هەیە خۆی گەورە ئەڵێ چی؟ ئەڵێ الرجال قوامون على النساء ئەگەر بیویستایە ئەیوتی ئەیوت الذكور قوامون على الإناث بس ئەوتی الرجال و النساء کەواتە ذكر و ئونثى نێر و مێ تەنها ڕەگەزە وەکو شەیماخان فەرمووی بەڵام رجال و نساء ئەمە یعنی ئافرەت و پیاو. من ئەگەر ساقی بکەم پیاوێکیش لە تەنیشتم دانیشتووە کێ لێرە قائدە کێ لێرە
ئافرەتەکە کەواتە من لێرە وزەی نێرینەم بەرزترە، من لێرە ڕەجولم دەوری ڕەجول ئەبینم، دەوری پیاوە بینم. واتە پیاو کە ئەڵێ ئەمە پیاوە معنام مەبەستم ڕەگەزەکەی نییە، مەبەستم وزەکەیەتی فقط، مەبەستم ئەو هەڵس و کەوتە و کاری کە پێی هەڵەسێ پیشانەدا ئەمە پیاوە یان باشە خاتون و ڕێک شتێکە کاریگەری ئیشکردنی خاتونەکان لە دەرەوە ئێستا هەستەکەین ئەو چەند ساڵانی ئاخیری ئیشکردنیان لە دەرەوە زۆر وایە واتە هەم مەسئولێتی ماڵەوە هەڵەگرن هەمیش لە دەرەوەش ئیشەکەن ئەوە تا چەند کاریگەری لەسەر نەهاوسەنگی وزەکەیانەکات بەرپرسی ئیداری وەرەگرن بە من ئەوەی کە ئەبێتە مدیر مثلەن من مدیرێکم مۆزەفینم هەیە من بزنسێکم هەیە و خەڵکم هەیە لەبەردەستم ئیشەکەن یعنی قائد کە من یعنی دەوری لیدەرە بینم من لێرە باقی دەگۆڕەمە من لێرە پیاوم باشە ئەوە هەر لە دەرەوە ئەو بۆ شێوابێ یاخود کە دەگەڕێتەوە ماڵەوە ئەو ئافرەتە ئەتوانێت وەکو دایکێک تەسەڕوف بکات یاخود وەکو مێنێکی ئەکید ئەتوانێت هەمومان هەموو شتێک ئەتوانین کە زانیمان چۆن بتوانین ئەو هاوسەنگ بوونە دروست بکەم من لێرە سێکە من ئەتوانم ئافرەت بم بەڵام مدیریش بم بەڵام تۆ لەبەرەوەی کە ئەڵەی مدیر ئەبێت دەنگت بەرز بێ ئەبێت ساڕم بیت ئەبێ بەقەوت بیت ئەبێ خەتی سوورت هەبێ ئەمانە هەمووی نێرە بەبەستە ئەبی بابەتی ئەبین زانستی تو بێژی داڵم بێژین زانستەکە کۆ تو بێژی یعنی ژن ئەگەر ئەو وزەخۆیە مینە هەبێت ئەبێتە ئەب ئەرکە کۆت ژنێ ڕابیت نەکارەت هەندێک مثلا وەکی ئۆکتە گوتی ببدا ڕێبەبەرێک یان ڕێبەبەر نامالێ ڕابێت ئەکید ئەتوانێت ئێمەی ئافرەت ئەتوانین ئەو دەورە ببینین بەڵام وەکوتم ئەتوان دەبی ئەتوانی ئەو یەکسان بوونە دروست بکەیت لەبیرت نەچێت تۆ 180 هەڵس و کەوتت ئەبێ ئافرەت بێ و 120ەکەت بۆت هەیە تۆ لیدەر بیت بەڵام لەبیرت نەچێ ئەو نسبە بچووکەیە باش لە باڵین کچێک کە گەورە بێ هەب لە کۆڵان یاریەکەەوە ئەو لەوانە کۆڵانتیان زۆربەی کوڕی دتیابێ هەر لە مناڵیەوە جاهات تۆزە یان باڵین برای هەیە زیاتر خوشکیکەی نییە ئەها تۆزە تەبعەتی کوڕانە وەرەگریانجا پێی ئەڵێن ئەو کچە زۆر کوڕانیە ئەوە حەقی بە وزەکەەوە هەیە واتە وزەی نەرینەی زیاد کردووە بەهۆیەوەی ئەو شتانەی کە کاریان تێ کردووە جوانە پرسیارەکە زۆر جوانە کی ئەو کارتەی داوە ئەو کچەوتی تۆ کوڕانیت پەروەردەی ئێمە عفوم کە بەس بەجوابی ئەو پرسیارە بدەمەوە ئەو ئەستێرانەی کە من وەری ئەگرم پێم ئەڵێ من ئافرەتم یان وزەکەم یعنی زیاتر ئافرەتە یان نێرە یەکەم شت لە بازڵین عائیلە وەری ئەگرین واتە بازڵی ڕەحم عائیلەی ڕەحم دایک و باوک و خوشک و براو ئیتر ئەگەر کەسی تریش بێتە ناوی ئەویش ئەگرێتەوە خاڵ و مام و پور و ئەوانەش ئەگرێتەوە ئەو کارتە کی ئەیدا بە کوڕێک ئەڵێمە کوڕە بۆی هەیە دەنگی بەرز بێ بۆی هەیە بڕواتە دەرەوە بۆی هەیە ئیتر زۆر شتی بۆ هەیە ئەستێرەکانی زۆرن بڵێ کێ دای پێی بە دەرەجە یەک عائیلەکەی دای پێی لە دوای ئەوە بازنەی دووەمی ژیان چییە؟ بازنەی خوێندنە سلکی گراسیە پیا کوڕێک کە ئەچێ بۆ مەکتەب ماوەساکەڵێ کوڕەکان بەجیا و کچەکان بەجیا ئەو یاریانە هی کوڕەکانە و ئەو یاریانە هی کچەکانە کاتە ئەستێرێکی ترمان زیاد کرد بۆ کوڕەکان دەینە سەر بازنەی سێمی ژیان کە بازنەی ئیشە دیسان لە ئیشیش ئەمە گروپی ئافرەتەکانە ئەمە گروپی پیاوەکانە اینجا دوایی دێمە سەر بازنەی عیلاقات ئێمە بۆ نمونە لە کۆمەلگای ئێمەیە زۆر ئەتیادی نیە لەوچی ئەم چەند ساڵی ئەخیر زۆر ئەتیادی نییە من هاوڕێی کوڕم زۆر بێ یان هەم بێ ئەسڵەن بۆ نمونە وەرە تۆ ئەوەندە بە ئافرەتت یعنی ئەوەندە ئونوثت زیاد ئەکەن ئەوەندە مینەبوونت زیاد ئەکەن کاتێک کە ئەوەی عیلاقەیەک دروست ئەەکەی پەیوەندێک بۆ ئەوەی زەواج بکەیت نازانیت ئێستا من لەگەڵ ئەم کەسێ چۆن ئەگۆنجێم چیم پێویستە من ئەسڵەن بۆ ئەبێ ئەم پرۆسەیە ئەنجام بدەم و چی ئەبێ بزانم و چی ئەبێ ئاگاداری بم ئەمانە هەمووی پرسیارن کەواتە کێ ئەوە دروسەکە لە کۆڵانە من لەگەڵ کوڕیاری ئەەکەم یان لە ماڵەوە لەگەڵ بەس کچەیە لە ماڵەوە ئەوت نەبیستووە ئەو کوڕی لە ناو 5-6 کچ گەورە ئەبێ چی پێ ئەڵێن ینی مەبەستاتە ئەوە ئەف تشتە نەی ویراسیە ئەو ژینگەها ئەو کوڕەتە دەێت پەروەردەکردن کیش بێت یان کوڕ بێت ئەوەی چەندی بە دیار دەگات کادێ هی چاوە بێت واتە ژینگەی دەرەوە کاریگەری بەسەرت هەیە نەگەرز بن خودی ئەمێت خۆڵقکردین ژن بێت و زەڵام بێت جواکیدا ژن بە ئەرکێت قوڕات بێت بۆ نمونە ئەرکێت مالێنە خوددانکردنا زارۆک و بچووکانە
زەڵام بەرکێ بەرین و کە بەرکێ ناف دەرەی مالێ ڕاد بوو شۆلش دەرمەی مالت کرد بوو سەرمایەدار بوو بەس نوکە هەندێک جارە یادی هاات یەگوهۆرین ژن دێگەلک کارکات ژش دەربەی مالش کارکات و ژۆربەی مالێژی کارکات و هەم بچووکە خوددان گەت و هەم شۆلش دەربەی مالش کات بژە هەندێک جارە دێ ئەو ژنە بێژێت ئیرۆم هەست کرد ئە زەڵام بوو هەندیم هەند کارێکرد هەندیم هەند قوت شۆلواکرێت ڕێیاتە سەربێ هەندی چییە ئەرێ ئەvە شتێکی ویراسیە یان ژێکمە دوورە لە ویراسیە شتێکی جینات نییە ئەمە شتێک نییە DNA کۆپیێکی بەجێشت بێ ڕۆشت بێ شتیوان نییە ئەو ژنگەی دەرەوەی کاریگەری بەڵانس ناوبەرەوەندە نەبێت یا وزەی مێنە و نێرینە بەڵانسێ نەکەن تێدا دەرونی سەفلە من یاننا هەست یعنی چی هەست لە ژوورەوە طبعا نفسیەن من کە ئەگەر لە ژوورەوە من وەکو ڕەگەز هەستەکەم ئافرەتم بەڵام تەسەڕوفاتم بە منەڵی پیاوی بۆ لە برەوەی من 120 زیاتر وزەی نێرینەم بەکارهێناوە لە دەرەوە تۆتت ئافرەتێک ناتوانێت لە دەرەوە ئیش بکەو لە ماڵەوەش دایک بێ و احتیوای مناڵەکانی کە با ئەتوانێ ئەسڵەن وەکوتم دایک وزەی وەرگرتنی هەیە وزەی پێشوازی هەیە کەواتە ئەتوانی ئەو 180 لە ماڵەوە ئەو دەورە ببینێ و 120ەکەش لە دەرەوە ئەتوانێت دەوری ئەوە ببینێت کە من بەڵێ ڕەگەزێکی مێم هەیە و من وزەیەکی مێینەم هەیە بەڵام من ئەتوانم ئەو ئیشانە لە دەرەوە هەر بکەم ئەفۆ پرسیارێکم هەبوو لە سەر ڕێژەکان ئەمە هیچ تاقیکردنەوەیەک هەیە تستێک هەیە کە بیکەین بۆی بزانین لە سایات چەند بەچەنین ینی وزەی نێرینە و مێینەمان تا چه حەدێک یەکسان نیە زیایەکەمە ئەگەر بتوتایە هەستەکانمان ئەموت بەڵێ جیهازێکی قیاسی لەرەلەری هەستەکانمان ئەکات بەڵام بۆ ئەوی من بزانم تاقەکەم چەندێک زیادە و چەندێکەمە تستێکی هەر لە گوگل هەیە ئەتوانی ئەو تێستە بکەی مجموعەیەک پرسیارە جوابێدیتەوە لە ئەخیرە و نەتیجەکەت بۆ دەرەچێت باشە خاتون جگە لەو تێستانە ئەتوانین خۆمان بۆ نمونە هەنێ صفات هەبێ لە بۆ نمونە من ڕەگەزی مێم هەنێ صفات هەیە لە من بەوە زیاتر ئەناسم و کە من خەلەلم تایە یاخود بۆ پیاوێک شەستەکەی وزەی مێینەی بەرزە جوانە طبعا 4-5 خاڵ هەیە من ئەتوانم فۆکەسی لەسەر بکەم بۆی بزانم ئایا ئەوانە لە منە هەیە یان نا هەڵسوکەوتی بۆ نمونە قسەکردنم ئایا من ئەمە فعلەن تۆنی دەنگی منە یان من تەمسیلەکەم یان فلتەرێک بەکارەهێنم یان بۆ نمونە تاچنێک ئاساییە بەلاتەوە بەبێ ئەوەی مکیاژێک بکەیت یان قژێکی جوانەتە بە یان جلێکی ئەنیقت لەبەر بێ و بڕۆیتە دەرەوە کەچی تۆ ئافرەتی ئایا ئەتوانی ئەوی شە بکەی من ئێستا باسی چیەکەم باسی مەزهەڕی دەرەوە ئەەکەم تا چەندێک تۆ ئەتوانی ئاوها بکەیت تا چەندێک ئەتوانیت ڕێکردنێکی نۆرمەڵ بڕۆی بەبێ ئەوەی لەنجە نەکەی بەڵام زوو بەبێ ئەوەی ویستم بڵێم هەیفاوە هەبیانە بڕۆی بۆ نمونە ئەمە لەسەر دەنگ و لەسەر دەم و چاو و لەسەر ڕێکردن و ئەو شتان دوای ئەوە لەسەر هەڵسوکەوتت سیرکە سێری هەڵسوکەوتت کە تا چەندێک مەسئولیاتێکی گەورەت لەسەر شانت هەڵگرتووە وەرە تۆزێک کەمیکەرەوە بە نسبەیەک کەمیکەرەوە ئەو ئەوانیشی زۆر محتەمن بۆ بابەتە با چێکێکی خواردنەکانیشان بکەن بۆ نمونە ئێمەی ئافرەت ئەیڵێم کە زۆر هەوسمان بە چای سەوز هەیە ئیترها ئەوەی ئەیخوا بۆ ڕجیم ئەوەی ئەیخوا بۆ فیک ئەوەی ئەیخوا بۆ ها من چای سەوز لەمەدا هەر لە فەفخۆم چای سەوز زۆر خواردنی ئەو گیایە تاقەی نێرینەت زیادەکە والله ئیتر هاڵی وەقیس عەلا دالک نمونە زۆر خواردن هەیە کە مەسەلەن چەوەنەر و گەزەر و پرتەقاڵ و ئەوانە لەبەر ئەوەی ڕەنگەکانیان و لەبەر ئەوەی تەسیرێکی ها ساید ئیفێکتێکی ئیجابی لەسەر دەم و چاوی ئافرەت دروستەکە لەبەر لەگەڵ هۆرمۆناتمان تالێکەکە بۆیە ئەمانە ئەتوانی هەموو ڕۆژ بیخۆی ئەتوانی بە بەردەوامی بیخۆی فخواردنیش زۆر دەوری هەیە ئەوانە لە کۆڵنەوەی زانستیان لەسەر کراوەکە بۆ شێوی سەلمەنجاڵ خواردنەکان بالمناسبە یعنی ئێستا لەم زەمەنەی ئێستایە کۆچمان زۆرە بەرنامە زۆرە بەرنامەی تەسقیفی نەک بەسەری لێشێواوە بەڕەئی من شتێکی زۆر باشە بۆ ئەوەی ئەگەر هاتوو ئەو ئافرەتانی کە ئەم بابەتە معلوماتیان کەمترە یان پێشتر گوێیان لێ نەبووە ئەتوانن ئێستا بڕۆن بوو چونکە خراپترین کۆچ باسی ئەم بابەتی کردبێ تۆزێک معلوماتت پەرەداتێ
باشە پرسیارەکەدی گفتە تو بەحسی وی بابەتیت کەی ما بەبێت مەنەوێت بابەتی یەکسانیا جندێنی بێتات نابدە چەند بۆ لە پێشتر وەکی مگوتی ژنێ هەندێک ئەرکێت هەیە پێهاتی نەدان و زەڵامیژی هەندێک ئەرکێت پێهاتنێدان و سنووردارکردینە ئەدوی جوواکی دەبتایبەتی تو چەندێت بینی چاوەیە ڕەوایە چاوە دروستە سەردەری بێتەکردن یان ئەف مافە بێنەدان داکو یەکسانیا جندەری ئەدوی بابەتی دا تو چاوت بینی؟ مهمة أو بابتها طبعا يكساني آفرت وبيا هرجيز إيما يكسان نابين ومن لقل أولين من آفرتم من زيادة أما استقبال كم براستي بياوش ليري بو أوي ببخشت برامج شروع أو آفرتاني كزورترين بخشين أكن وزورترين تنازلات أكن أو آفرتانن بداخل أيضا كميرتا كان يعني خيانة يعني اللي أكن يان بابلين لنا كاوا حزي لي ناميني يان راجني كتير هنا بو لبروي دوري أو لا بخش أما إيشي أوا وتو برمي لكت لي داخل صناعي بالذات بوي أروال شوني كتير أي كاتو أي دابا كسيته لبروي مجالي أداتي أو كسا فمن لقل أونيم أقربلن يكسامبون ومساواة لبيني بياو آفرنا أوان هنيك تابت ملجو أكياني وإيه مشان جستي فيزيكي هم صفات جوازي نالي من زور لقلينين يعني زور نالي بلي واي وطواو إيه ما أبي وكو بياو كان بينا من چۆن مناڵ کە بڵێ مناڵێکی تازە کە لە دایکە بێ لەکۆمونەوە هەمومان لە مستەقبلا بین بەدایک چۆن وا بکەین کە مناڵەکانمان کچەکانمان یاکوت کوڕەکانمان وا بکەین کە خۆیان بن کە ئەو وزەیە باڵانس بەلەسەر لە مناڵی دایانی چۆن وا لێ بکەین کە ژنگێکی تەندروستیان بۆ لە ژنگەیەکی وا گەورە بکرێن کە خۆیان بن کە ئەو وزەیە باڵانس بکەنە ناویاندا. طبعا بحكمي قوي من كتشم هي وكريشم هي فأزانم زور سباط فأتوانم زانم برسياركت لكيودي وأزانم مش ما بس تشو زور مهم يشا أقصيا كاتي كمن وكو دايك ببرداون بكرة كم الله منجيري عيبة يعني بكتشا كم بلم بياونا بجيري يعني مثلا من بكتشا كم بلم كتش يعني أوها كتشبة قجت أوها جلكت أنطول تيشير لبرمكة وكبراكة أمليرة من الإستاوة فايلك لمشكي ناقاي أو كتشو أو قراءة كموا كبياو يكو دوسي هي أو عفرت يكو دوسي هي بوي وايلي دي بمرور زمن كجورة أبي الله أو قجم أوها يعني من كتشم يعني كتشبون يعني من قجم أوها به يعني مثلا زين شونا إيما دسكاري فطرين نالكانكين تو ببيقوي هيجي بيبلي سيري كم نالك إلا فطرية شون تعاملك أو راستكيا بلام دەستکاری زۆرە کۆمەڵگایە عائیلەیە مەدرسەیە ئیتر پرسیارێکی کەم هەیە ئەگەر ئافرەتێک با بڵێن وزەی نێرینەی زیاتر بێ لە ینی تا حەدێک لەو لە ساڵ 20 لە ساڵ 30 زیاتر بێت دوایی کە کەسێک وەکو هاوژینی بدۆزێتەوە ئەبێت چۆن بێ باکسەوە بێ یان لەوە زاڵتر بێ یان چۆن ئەبێت نییە خۆی دێت یعنی وەرە ئافرەتێکم بۆ بێنا کە دەنگی بەرزە ئەمر زۆرەکە گلەی زۆر ئەکا لەو چە مەنسەبێکی معقولیشی هەبێ لە ئیشەکەیە من پێت ئەڵێم چ جۆرە پیاوێک بۆ خۆی ڕائکێشێت لەو چی دوای بڵێ بۆ من قژم ئاوها من جسمم ئاوها بۆ من ئەم پیاوە لەبەر ئەوەی زانایانی وزە ئەڵێن چی ئەڵێ الطاقة حيث التركيز يعني وزەکەت لەسەر ئەوە دروستە بێ کە تۆ زیاتر تەرکیزت لەسەر چییە؟ تەرکیزت لەسەر دەنگ بەرزیە، تەرکیزت لەسەر سەیطەڕەیە، تەرکیزت لەسەر گلەیکردنی زۆرە، وەری ئەمە بکە ئەوە مەکە. زۆر ئافرەتمان هەیە ئەوان ئەوامر ئەدا و حەزی لە کۆنترۆڵە کە ئەمە ئیشی ئەونی هی پیاوە. فئەم جۆرە پیاوانە بۆ خۆی ڕائەکێشن. نمونەیەکی زۆر بەسیط کە زۆر باوە. ئەو ئافرەتانەی کە لەوە چێ خۆی تووڕە نەبێ. اوكي يعني او تورانيه دنگي برزنيه كساتي بدن قبلين بەڵام لە ماڵەوە کەسێکی هەیە زۆر دەنگی بەرزە باوکێتی برایەتی دایکێتی بە بەردەوامی هاوارەکەن و بۆڵەکەن لەبەرەوەی ڕقێکی گەورەی بەرامبەر بە دەنگ بەرز و بەرامبەر بە تووڕەبوونی باوکی هەیە فەیەکسەر کەسێکی تووڕە و دەنگ بەرز بۆ خۆی ڕائەکێشێت بۆیە زەواژ لەگەڵ کەسێکی دەنگ بەرز و تووڕەکە لەوەی بێ بۆلامان لە جلسەیەکا بڵێ بۆ مثلا ئەم جۆرە کەیسانەمان زۆرە نورخان بۆ یعنی من لەوەتەی هەم هەوڵەدەم کەسێک بناسم یان کەسێک بمبینێت
کەوەکو باوکم نەبێ بەڵام بۆ من کەسێکی وەکو باوکم بۆ خۆم ڕاکێشە دیسان ئەگەڕینە بۆ ئەو موزەیەی کە خەزنیەکە کە لە عائیلەکەی هێنای ڕقملێتی کەواتە تەرکیزی لەسرە بۆیە ئەو بۆ خۆی ڕاکێشێت. زۆر باشە خاتون نور کاتمان ئەو دەرەمەوە بەڵام ئەوێ بە کورتی باسی ئەو بکەی ئێمە وەکو کۆمەڵێک ئافرەت یاخود ئەوانێک کە بینەرەکانمان چۆن بتوانین پارێزگاری لەو مێینەبوونەی خۆمان بکەین؟ چۆن پارێزگاری لێ بکەین؟ طبعاً تۆ ناتوانانی بڵێ من ئێستا 180 مێینەیە و 180 نێرینە و خلاص من ئیتر تەواو من لە سەیف سایدم نەخێ شتی وامان نییە چونکە تۆ ڕۆژانە بەرز و نزم ئەکرێ بەڵام ئاگادارکردنەوە مهمە من غافڵ نەبم لێ من ئاگدار بم بۆیە ئەڵێن زانایانیش زۆر جەخت لەسەرەوە ئەکەنەوە شەوانە پێشەوەی بخەوین هەنێک شت بنووسینەوە ئەمە نووسینەوە و دوایی سیرکردن ئەو لێرە من خانم چ تشتێکی زانستی هەیە وێ چەندێ دووپات دەکات کۆ هەر تاکەکی وزانمەینە و نێرینە تێدا هەیە جەستەویدا هەیە ئەو چ زانستە وێ چەندێ دووپات دەکات سیرکە علمی تاقە زیاتر لە غەرب لە دەرەوە زۆرتر ئیمانیان پێ هەیە بڵێم ئیسپات کراوە لە فلان جامیعە ئیسپات نەکراوە بەداخەوە بەڵام ئێستا خەڵکێکی زۆر باوەڕ پێ هەیە و هەر چەندە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش زۆر بڵاوبەتەوە شتێک بیزانستی هەیە خەیاڵش کتە بۆ هات شتێکی خەیاڵ نییە خۆی بەڕاستی ئەمە واقعە ئەمە شتێکی واقعە کە من لەبەرەوەی ئەسڵەن ئێمە کوتلەیەکی تاقەی وخوای گەورەشەڵێ باسی خەلقنا من كل شيء زوجين مەبەستی ئیجابی و سەلبیە باقی وزەی نێرینە و وزەی مێینە کەواتە شتێک نییە تازەیە شتێکە تازە نییە علمەکە تازەیە بەڵام بوونی ئەم شتە لە خۆی لە ئەزەلەوە هەبووە کچەکان کاتمان زۆر نەماوە ئەبێ کۆتای بەرنامەکە بێنین ئەزانم وردەکاری زۆر ماوە باسی بکەین بەڵام چی بکەین ناچارین زۆر بەخێر هاتی خاتون نور سپاس بۆ هاوبەشیکردنی ئەو زانیارەت لەگەڵ ئێمە و لەگەڵ بینەران ئەمە لە کۆتاییدا بڵێم ژیانکردن هاوسەنگی ڕاگرتنە ئەگەر ئەو هاوسەنگی ڕانەگرین خەلەلی تێدەکەوێت کاتێکی خۆش.